هەگەر تو نازانی کەیسا ئێگەمال کیڤە ئەس دێ چاوا زانم بەڵێ مەڵکو خوێندکارە سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ هاتوین گربوونەوەی خۆمان ئەنجامەدەین لەبەرەوەی ساڵانێک ئێمە لە ساڵی 2017 تەخەڕوجمان کردووە ئەمڕۆ ناسبەیمان پێەکەن دەسیمان پێەکەن ئێمە کۆمەڵی نخبەی ناو زانکۆکانین پێویستی زانکۆکان بۆ ئێمە زۆرە وەزارەتی خوێندنی باڵا چەند جارێک کتابی بەرز کردوێتەوە بە نیەتی دامەزراندنی ئێمە بەڵام بڕیارەکە لە لای بەڕێز سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان ماوەتەوە داواکاری ئێمە تەنها دامەزراندنمانە من خۆم شخصی خۆم لە ساڵی 2017 تەخەڕوجم کردووە کاکاتە 7 ساڵ بەڵام لەگەڵمانە تا ینی ئەتاکو وەجبەی 2023مان لەگەڵا ینی 7 وەجبەکەت يعني حتى وكي وانا بيش هيك پروردش ام نورگرتينه يعني ام وكي اوائلت كلية يعني وزيركت كلية ام تشين دخازة يعني وانا بيجيت كان وانا بيجيت پرورده من نورگرن يعني که حق اوائلیه اسم خو اكشوان اوائلا ما از القناغ 12 آماده يعني سر أصل هرمی همی معدل صادو ایک اسیا ایکی بوم از هر 4 سال زانکوی معدل نایب و ایکی بوم و نوکه او 7 سال از ماریاری نشتی کان حق اوائله ام هیوید که ام زیدرین دم به ندام از راندن او 10 جرا ما داخواست کرد بله جاب نینه ام دهید گل وزیری آخفتین ام بیش نیکا کیسمه بیش نمت تو بخو بسیار که از کیف بسیار کم یعنی جناب وزیری اگر تو نزانی کیسا ایگمال کیف از دی چه وزانم بیش من هرد گل شانده حکومت عراق باغ يعني اجس من او بله هبواز گل شانده حکومت عراق اخف ما اثر جادان نبوم داخل دام از ران نبگم اما دەرچووەکان وەکوی کە بایۆمەتریمان ئەنجامیەوە مانگی 5 مانگی 5 و 6 تقریبا 12000 دەرچوین ئەوەی لێرە توانیوێت ئەمڕۆ ئامادە بووە و هاوڕێیانمان لە شارەکانی سلێمانی و لە گەرمیان و ڕاپەڕینەوە ویستیان بێن بەڵام لە دێگەڵە و لە سماقوڵی ڕێگریان لێکراوە جار ناتوانێت داخل بن ئەمە چەند جارە گرتبوونەوە ئەنجام دەدەن من بۆ خۆم دەرچووی ساڵی 2023 لە ساڵانی پێشەوە شۆ چەندی جار خۆپیشاندان ئەنجام درراوە بەڵام ئەمە یەکەم جارێکە پاش پرۆسی بایۆمەتری کە پرۆسەکە بەجددی کراوە 12000 دەرچوو بایۆمەتیان ئەنجام ماوە یەکەم جارێکە خۆپیشاندانێکی پاشەو پرۆسەیە